ئەمە جلو بەرگەکانی ئاەگیا خۆیەتی گشتی ئەپارێزم هەتا بۆ خۆی تێبێ ئینشەڵڵا هیچیشی لەناو نادەم چکم خۆی زۆر دڵی بەم بووکە خۆش هەتا خۆم بمێنم ئەم بووکە لەناو نادەم هەتا خۆی دێت و ئینشەڵڵا هیچ ئەمەش جلو بەرگەکانێتی هیچی لەناو زۆریشی هەیە یەک جانتایەتیش جلوبەرگی هەیە حل لەو دەقەوە بۆ لەدایک جلوبەرگی مە ئێشتا هەڵگرتە هەتاکۆ ئیسا وەکو ئەوەیە زیندوو بێت چووکم ئەمە زکراتێ زۆری تایە ئەم مناڵە زکراتێ زۆر چەنەها کەس خەفەتی خوارد سە لە ژێر خاکە خوایە ئێستاکە بیخیتەبان ئەم سڕە خوایە خۆت ئەزانیت کێ بردێتی چۆندایە چۆن بردێتی بۆ کوێ بردێتی ئەمە لە 6/11/2011 بریا 6/11/2011 بریا 11/5/2009 لەکایی قارێک تریان مناڵێک تریان فڕادا ئایا ئەمە لە قار دایکە مناڵەکەی باوکی ئەوڕۆیە فڕێدا هەر کەس و کار خۆیان فڕیانە هەر کەس و کار کێشی عایلی نانەش ئەم جلوبەرگە لەبەر بکات و جوان سوڕی پێوە بخوا ئەمە باوەژنێکی کردی بۆی ئەمەش باوەژنەکە تری کردی بۆم بووکە ئەوەنە حەزی لێ کرد و ئەوەنە تازە بڵێ تازە دڵی وە لە ئابۆشت ئەکریاوە لە حەیبەتە قاچێکی بۆ خۆی دەکرد وتی ئەم مناڵ لە کفریەوە بریاوە ئەوە تا خاوەنی سوالکەرەکاڵی ئەڵێ لەو منطقا بردمە من وتی مەڵام مناڵەکە ئیسا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە بۆ من هیچ ڕۆژێکی خۆش نییە بۆ من هیچ ڕۆژێکی خۆش چکم لە بەیانێکەوە سابلەقەوە تاکو ئیستا هیچ دڵم خۆش نییە زۆر بێتاقەت ئیمڕۆ دە ڕۆژە مناڵەکەم بێسەر و شوێنە داواتان لێ ئەەکەم بەکوو کەسێکی دڵسۆز بۆ ئیشەی منە بەدادۆچینە باشی بۆ بکەن زۆر ڕۆژێکی ناخۆشە ئەمڕۆ لای من ڕۆژێکی زۆر ناخۆشە مناڵەکانی ترمیش تەواو هەست بە بێتاقەتیەکەمان نەکەن کچە گەورەکەم ئەڵێ دایە بۆ نەبێتاقەتی جەژن زۆر ناخۆشە ئەزانم جەژن ناخۆشە بەس چی بکەم کاری وهایش ناکەم جەژنە مناڵەکانی ترمی شتێک بدەم ئەمڕۆ 10 ساڵە کچەکەم سەر نەقمە و بێسەر و شوێنە ڕۆژێکی خۆشە لەگەڵی منشە بەس ئەو خۆشە نییە بڕەوە دڵی خۆم بۆ جارە بۆ ساڵەکانی ڕابردوو گشت جەژنێک وەک مراقەبە گەری لەسەر مناڵە مراقەبم لە زیان بۆی شوێنەک نەڕۆ ئەترسم لەمەکات پێش 10 ساڵ بە لە ئیسا ساعت 8:30 وەک ئەم ڕۆژە ضەحیە ئەکرا جەژنی قوربان بوو مناڵەکەم لێراکەوە ڕفێنلا دەرچوو ئیتر نازانم بەرەو ئەنجامی بەرەو کوێ برا تا ئێستا بە دوایە دەگەڕێم داواکارم ئەو کەسانیش کە ئەم کارە ساتیانە کردە دڵیان نەرمێ بووە بیتێرنەوە بۆم داواکارم لە خوایش من دەرچوم وەکو جەژنانی پێش و جەژنم بارکە لەگەڵ ئەم درا هاوسێ و هاوڕێکانمان کرد ڕۆیمە ئەو سەر فەرعەکەمان مناڵەکان گەڕیان بە دواجاوتیان وەڵی بێ مناڵەکە دیار نییە گەڕیامەوە مناڵەکە دایکی لە خۆیان من هاوردمە لە من شوایەکە لای دایکێتی ئەو ڕۆژە بوو کە مناڵەکەم پێش 10 ساڵ لێرەکە ڕفێنرا ئیتر بە دوایە دەگەڕم تا ئێستاکەش موبایلەکەەوە بخێرە